لە کاتێکدا ئێمە کۆبنەوەی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەبین و لە ناو جەلسەی پەرلەمانی کوردستان داین یادی کۆڕەوە مەزنەکەی جەماوەری خەڵکی کوردستان بەرز ڕادەگرین لەو کاتەدا بوو کە خەڵکی کوردستان زوڵم و زۆرداری و داگیرکاری جارێکی دیکە ڕەت کردەوە ئەوە بووە هۆی ئەوەی بەرهەمی ئەم ڕەتکردنەوەیە ببێتە هۆی ئەوەی کە پەرلەمانی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان دەستکەوتەکانی گەلەکەمانی لێ بەدی بێت و لە هەمان کاتدا ئەمڕۆکە یەکێک لە بەرنامەکانی کاری کۆبنەوەی پەرلەمانی کوردستان پەسەندکردنی یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان بوو کە پێمان وایە ئێمە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەمە دەستکەوتێکە بۆ ئەوەی لەمە دووە بەپێی بڕگەکان و ئەحکامەکانی ئەم یاسایە بەرهەمە خۆماڵیەکان پارێزراو بن و جوتیاران لە هەرێمی کوردستاندا جارێکی دیکە خۆیان ببنە خاوەنی ئەوەی بەرهەمەکانی خۆیان بەرهەم بهێن و بە باشترین کوالیتی بۆ ناو خۆی هەرێمی کوردستان و بۆ دەرەوە سوودی لێ ببینن. ئەمە لە کاتێکدایە کە پەرلەمانی کوردستان فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پەرۆشە بۆ ئەوەی ئێمە بتوانین لەم چەند وەرزەی یاسادانانی داهاتوودا هەموو ئەو پرۆژە پێشنیارانەی کە ئاراستەی پەرلەمانی کوردستان دەکرێت پڕکردنەوەی بۆشاییە یاسایەکان بێت و لە هەمان کاتدا لە ئاستی داخوازیەکانی خەڵکی کوردستان و سەرجەمچین و توێژەکاندا بێت. بۆیە ئارامی هۆڵی پەرلەمانی کوردستان و باشتر بەڕێوەچوونی جەلسەکانی پەرلەمانی کوردستان ئەمە ئومێدی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە و لە ڕابردووشدا لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەم باسە بەتێر و تەسەلی قسەی لەسەر کراوە. بۆی ئەوەی ئەمڕۆکە ڕوویدا دەمانەوێت بە ڕایگشتی ڕای بگەێنین. دوو بابەتێن نەخوازرا و ئەمڕۆکە لە ناو جەلسەی پەرلەماندا ڕوویدا. یەکەم بابەتیان ئەوە بوو کە بەداخەوە لەلایەن پەرلەمانتارێکی فراکسیۆنی دەسەڵات و بەشدار لە حکوومەتی هەرێمی کوردستان ناوی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەتی مێیی نەهات کە ئەمە پێمان وایە ئەمە ئەگەر ڕای شخصی خۆی بێت ئەم پەرلەمانتارە بەڕێزە وەکو ئەوەی لە دەقی داوای لێبوردنەکەی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان داهات کە ئەمە ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان نییە. لە دوو باردا ناوهێنانی ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو نیەتەی ئەم پەرلەمانتارە بەڕێزەی بوو بەرامبەر بە ڕەگەزی مێینە لە هەرێمی کوردستاندا لەم دامەزراوە شەرعیەی هەرێمی کوردستاندا ڕەتی دەکەینەوە و لیژنەی تایبەتمەند لە پەرلەمانی کوردستان ڕای خۆیان لەم بارەیەوە دەبێت. ڕەگەزی مێینە هەمومان بە گەورەیەوە سەیری دەکەین. ئەگەر کار بگاتە ئەوەی بۆ مافەکانی ئافرەتان لە هەرێمی کوردستان ڕەنگە ئەم بەڕێزەی لە فراکسیۆنەکەیدایە و فراکسیۆنەکەی لە خەمی ئەم پرسەدا بێت و فراکسیۆنەکانی تر و ئێمە وەکو فراکسیۆنی پارتی لە خەمی ئەم پرسەدا بین. ئەمڕۆکە لیژنەی کاروباری ئافرەتان لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای توندوتیژی خێزانی و ئافرەتانی تەقدیمی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد کە ئەم پێشنیازی یاسایە پێشنیازی یاسای فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بوو. ئەمەیە سەروەری ئێمە بۆ پاراستنی مافەکانی ئافرەتان لە هەرێمی کوردستان و بەداخەوە لە بەرامبەریشدا بەم شێوەیە ناوی ڕەگەزی مێیی نەدەگوترێت و لە هەمان کاتدا ئەگەر نیەتی ئەم پەرلەمانتارە بەڕێزە بەو شێوەیە بوو بێت کە حکوومەتەکە بە حکوومەتێکی دیکە وەسفی بکات ئەمەشیان پێمان وایە ئەمەش هەری حڕاجکردنی تیمی خۆیانە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە تەواو پێچەوانەی ئەم ڕایەن حکوومەتی هەرێمی کوردستان پێکێنەری سەرجەم ئەو لایەنە بەشدارانەیە کە لە کابینەکەدا بەشدارن و تەقدیرمان بۆ هەموو لایەنە بەشدارەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و داوای لێبوردنەکەی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزەوە وەردەگرین و بە هەندی وەردەگرین. و بابەتی تر کە ئەمڕۆکە کە لە ناو جەلسەی پەرلەماندا ڕوویدا ئەو بەداخەوە ئەم شێوازە نەشیاوەی لە لای پەرلەمانتارێکی بەناو ئۆپۆزیسیۆن وەکو سەرۆکی فراکسیۆنێک ڕوویدا بەرامبەر دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە تێگرتنی تاکە پێڵاوەکانی ئەمە تەواو پێچەوانەی هەموو عرف و یاسا بەرکارەکانە لە هەرێمی کوردستان و بە پێی یاسای سزادانی عێراقی لە مادەکانی 226 229 230 پێویستە ئەم پەرلەمانتارە سزای یاسایی خۆی وەربگرێت و لە داهاتووشدا ئێمە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری فراکسیۆنەکانی تر لە پەرلەمانی کوردستاندا پێشنیازی بڕیارێک گەڵاڵە دەکەین بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک ئەم جۆرە دیاردە نەخوازراوانە لە ناو هۆڵی پەرلەماندا ڕوو نەدات چونکە پەرلەمانی کوردستان بە خوێنی هەزارەها ڕۆڵەی گەلەکەمان بەرهەم هاتووە. یەکێکە لە دەستکەوتەکانی کە ئەمڕۆکە ئێمە یادمان کردەوە کە ڕەتکردنەوەی زوڵم و زۆرداری و ڕەتکردنەوەی کۆڕەوە جەماوەریەکەی ساڵی 1990 خەڵکی کوردستان بوو. بۆیە ئەمە دیاردەیەکە خەریکە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەلایەن ئەم پەرلەمانتارانە
چەند جارێک دووبارە دەبێتەوە بۆیە پێمان وایە ئەمە خەڵکی کوردستان نابێت لەیان قبول بکات و دەنگدەرەکانی خۆیان نابێت لەیان قبول بکەن چونکە نوێنەرایەتی دانی هەر تاکێکی خەڵکی کوردستان بۆ نوێنەرێک لە هەر فراکسیۆنێکی پەرلەمانی کوردستان بێت بۆ ئەوەیە کە حەقی مەشروعی خۆی بەو بەڕێزە بدات بێت لە پەرلەمانی کوردستاندا داخوازیەکانی بگەێنێت بۆ ئەوە نییە تاکێک پێڵاو بەرز بکاتەوە و لە سەرۆکایەتی پەرلەمانی بگرێت ئەمە کارێکە بە ئومێدی ئەوەین کە ئەم کارانە لەناو پەرلەمانی کوردستاندا ڕوونەدەنەوە و پێی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستاندا پێویستە ئیجراعاتی یاساییان لەبارەوە بکرێت. زۆر دەبینین لە کۆبوونەوەکانی ئەم وەرزە هەمووی گرژی تێکەوتووە ئاڵۆزی تێکەوتووە یعنی شەڕە قسە دروست دەبێت ئاڵۆزی دروست دەبێت لە نێوان پەرلەمان ئێوە فراکسیۆنی پارتی لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان دەتانەوێت چی بکەن بۆی ئەو گژارە نەبینی ئەو دانیشتانەیە بە ئاسایی بڕێت. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دانیشتنمان لەگەڵ زۆربەی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستاندا هەبووە و هەوڵی ئەوەمان داوە کە جەلسەکانی پەرلەمان بە ئارامی بەڕێوە بچن و بەڕای ئێمەی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە دەستپێشی خولەوە تاوەکو ئێستا و لەسەر ئەو مەبدە ئەمان بەردەوامین ئەو کاتەی هۆڵی پەرلەمانی کوردستان هۆڵێکی ئارام دەبێت ئارامی سیاسی سەقامگیری ئەمنی و ئیجتیماعی لە ناو کۆمەڵگەدا بەرپا دەبێت بۆیە بۆ ئێمە گرنگە بۆ هەموو فراکسیۆنەکانی پەرلەمان ئەم هۆڵە ئارام بکەین بەڵام ئێستا کاتی ئەوەیە مادام گەیشتین بەو ئاستە بەو ئاست نزمیە مامەڵە بکرێت لە ناو هۆڵی پەرلەماندا پێویستیمان بە گەڵاڵەکردنی پێشنیازە بڕیارێکەیە بۆی ئەم دیاردانە جارێکی تر ڕوونەدەنەوە. ئێمە یاسامان هەن لە هەرێمی کوردستان پەرلەمانتار ڕاستە حەسانەی هەیە بەڵام حەسانەی پەرلەمانتاری بۆ ئەوە نییە پێڵاو تێبگرێت بە یاسا بەرکارەکان مامەڵەی لەگەڵ ئەو بابەتانە ئەو یاسانەی کە نێو پەرلەمان گفتوگۆ دەکرێت ینی پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە نیە ئێوە قسەتان چیە لەسەرەوە؟ ئێمە پێمان وایە کە هەموو ئەو پێشنیازی یاسایانەی کە تەقدیم کراون لە ڕابردوودا تەنها پێشنیازی یاسای فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان نەبوون بۆیە ئەمە بەشێک بوون لە داخوازیەکانی پەرلەمانتارانیش لە ناو هۆڵەکانی لە ناو کۆبنەوەکانی پەرلەمان لە هۆڵی پەرلەماندا بۆیە ئەمانە پەیوەندی ڕاستە و خۆیان بە سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستانەیە سەرچاوەی داهات و فرە سەرچاوەکردنی داهات لە هەرێمی کوردستاندا باشترکردنی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانە کە ئەمەیان پێمان وایە خاڵێکی هەرە ئەساسیە بۆ ئەوەی ئێمە بتوانین لەسەر ئەم سێکتەرانەدا قسە بکەین دەرفەت بە بەڵێ ئێوە چۆن لە ئۆپۆزیسیۆن تێگەیشتون نەوەی ئێوە کێزێک ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان ئەبێت چۆن ئۆپۆزیسیۆنێک بێتن بۆ پێتان وایە ئەمەی کە ڕووی داوە کارێکی پاسداوە بۆ ئەوەی فراکسیۆنەکانی تر بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنێکن لە لێدان و هێنشتنیان بۆ ئەو پازراو بێ ئەوە نەپازراو بێت ئەبێت چۆن بێت؟ ئۆپۆزیسیۆن بوون لە ناو پرۆسەیەکی دیموکراسی لە کاری پەرلەمانیدا واضحە کە دەبێت بە چه ئاراستەیەک ئەدای واجباتی خۆیان بکەن ئۆپۆزیسیۆن بوون بۆ ئەوەیە کە کوڕیەکانی حکوومەت و دەسەڵات دیاری بکە بۆ ئەوەی چارەسەری گونجاویان بۆ بدۆزێتەوە بەڵام ئەو مۆدێلەی ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستاندا ئەگەر بەو ئاراستەیە بێت ئەمە مانای ئۆپۆزیسیۆن بوون ناگەێنێت و یەکسان نییە بۆ پرۆسە دیموکراسی لە ناو پەرلەمانی هەر وڵاتێکدا ڕوودەدات بۆیە ئەمە بە هەموو شێوەیەک پێچەوانەی یاساکانە و پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە کە ئەم پەرلەمانتارانە پێیان وایە دەبێت ئەم پەیڕەوە کار بۆ پەیڕەوی پەرلەمانی کوردستان بکرێت لە کاتی قسەکانیاندا هەمیشە پەیڕەوەکە بەرز دەکەنەوە داوا لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکەن بەم پەیڕەوە کار بکەن بۆیە هەر بەم پەیڕەوە پێویستە ڕێگا لەم دیاردانە بگیرێت ئێستا دەرفەت بە خوشکی بە ڕێزمان لەنجەخان دەدەین وەکو سەرۆکی داکۆچیکردن لە مافی ئافرەت قسەیەک لەم بارەوە بکات. زۆر سپاس. زۆر بەخێر بێن سڵاو و ڕێزمان لە بۆ هەموو ئافرەتان و مێینەکانی هەرێمی کوردستان و هەموو جیان هەیە بەڕاستی مێینەبوون ئافرەت بوون شانازیە پرسی ئافرەت تەنها پرسی ئافرەت نییە بەتەنیا پرسی کۆی کۆمەڵگایە پرسی پیاوە پێشەوەی پرسی ژن بێ بەڕێزان بەداخەوە ئێمڕۆ کە کەسێک بە ڕەنگە دەنگێکی زۆری لە ئافرەتان بەدەست هێنابی ئەندامێکی پەرلەمانی بەڕێز کەوا وشەی مێینە وەکو بێڕێزیەک لۆ وەسفکردن بەکاربیری بۆیە ئێمە وەکو لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت بە هیچ شێوەیەک ئەو شتا یان دووبارە بوونەوەیمان قابلی قبول نییە و ڕێی پێنادەین و لە یاسایەکانیش بە تەکید
ئەوەش داخیل دەکەین کە هەتا ئەوەی حەسانەشی هەبی لە هەر ئاستێک بی لۆی نییە بێڕێزی بەرامبەر بە ڕەگەزی مێینە بکایان هەر ڕەگەزێکی تر دەبی بە یاسا ڕوبەڕووی ببینەوە و سزای یاسایی خۆیان وەربگرن. زۆر سپاسان دەکەین. سپاس بۆیە. بەتەکید ئەمە بە پێی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان لە هەر کەیسێکی کوشتن کەم تەرخەمی هەبی ئەوە مافی مەیە کە بە دوواداچوون بکەین و ئیشی خۆمان بکەین. بەڵام ئەگەر دام و دەستگاکانی هەرێمی کوردستان لە هەر وەکو هەر کەیسێکی تاوان کە ئیشەکانی خۆیان جێبەجێ دەکەن و تاوانبار بە سزای عادیلانەی خۆی دەگات ئەوە هەنجین بە پێی یاسا مامەڵە لەگەر ئەو بابەتانە کرایە و بێگومانیش ئەمە ئەو ڕۆکە ئەو یاسایەمان تەوقیع کردێ و یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دووبارە پێداچوونەوەی لۆ دەکرێت و یاسایەکی پوختی لۆ دەردەکرێت لە یاسا بە هەموو شێوەیەک ڕێکاری توند بەرامبەر بکوژانی ئافرەت دەگرینە بەر لە هەرێمی کوردستان. دەستان زۆر سپاس.